We have a special visitor today. This is Mrs. Trump. This is the First Lady of the United States. Please give her a warm welcome. Hello. Good morning. مەلانیا ترامپ خانمی یەکەمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ویلایەتی ئۆکلاهۆما سەردانی خوێندنگەیەکی بزاڤی خزمەتی کرد. خانمی یەکەمی ئەمریکا لە چوارچێوەی کەمپینی بیبێست کە بە مەبەستی پاڵپشتیکردنیە و پرۆژانەی لە بواری پەرەپێدانی توانای منداڵاندا کار دەکەن لە شاری تۆسلای سەر بە ویلایەتی ئۆکلاهۆما سەردانی خوێندنگەیەکی بزاڤی خزمەتی کرد بە ناوی دۆڤ سکوڵ ئۆف دیسکۆڤری. مەلانیا ترامپ لە پێگەی سەرەکی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر وێنەی خوێندنگەکەی بڵاو کردوێتەوە و تیایدا سوپاسی مامۆستا و خوێندکاران و دەستەی سەرپەرشتیارانی کرد. خانمی یەکەمیش لە تویتێکدا ئاماژەی بەوەدا کە خوێندنگەکە لە پاڵ خوێندنی ئەکادیمیدا بایەغ بە پەرەپێدانی کەسایەتی و بەهەکانیش دەدەن و پاشان دەڵێت زۆر کاری چاک دەکەن. خانمی یەکەمی ئەمریکاش لە پەیجی کۆشکی سپیدا سەبارەت بە سەردانەکەی دەڵێت هەرچەندە باسی شێوازی پەروەردەیەک بکەین کەوا پێشکەوتنی کەسایەتی منداڵەکانمانی بە بناغە وەرگرت بێت هێشتا هەرکەمە. خوێندنگەکانی دۆڤ فێرکردنی نەزاکەت، ڕێز، پەیوەندی ئەرێنی و کەسایەتی بەهێزی کردووە بە بەشێک لە پەیڕەوی فێرکردنی. سەبارەت بە نەوەکانی داهاتوومان گەنجانێک دەهێننە مەیدان کەوا خاوەنی کەسایەتیەکی بەهێزن. من دەزانم کەوا بەردەوام دەبن لەم کارە باشانەیان. خوێندنگەکانی دۆڤ سەرەتا لە ڕێگەی راپۆرتی ڕێکخراوێکی تایبەت بە پەرەپێدانی منداڵانی ڕەشپێست هاتە بەرباس و خواسی مێدیەکان. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوەکە داوا لە کاربەدەستانی ئەمریکا دەکرێت کە چالاکیەکانی خوێندنگەی دۆڤ و 200 خوێندنگەی تری بزاڤی خزمەت بخرێتە ژێر لێکۆڵینەوە. خوێندنگەکە لە ساڵی 2016 بە لێکۆڵینەوەی کاربەدەستانی دارایی ئەمریکا تێپەڕی و لە راپۆرتەکەیاندا ئاماژەیان بەوەدا کە هیچ لە ساڵانی 2012 و 2014 هیچ کارێکی نایاساییان ئەنجام نەداوە. جێ ئاماژە پێدانە خوێندنگەکە لە ساڵی 2018 خەڵاتی خوێندنگەیەکی خاوەن کەسایەتی پێبەخشرا.